سڵاوتان لێ بم کاتسان باش لە بەرنامەیەکی دیکەی پێیبەرەوە لە شارە جوانەکەی ڕانیین کاتێک کە دەوترێت ڕانیا ڕاستەوخۆ بیری سەدان چیرۆکی جیاوازی ژنانمان دێتەوە خەیاڵ کە لەم شارەدا ڕەنجیانداوە هەروەکو گوڵەباغ کە یەکەم ژنە شەهید بوو لە کاتی ڕاپەڕیندا و خوێنی بۆ هەرێمی کوردستاندا. ئەم ڕۆژێکێکی دیکە لەو خانمە جوانە بوێرە زیرەکە دەم بە خەندە گەژبینانە چیرۆکێکی هەیە و دەیەوێت بۆمان بگێڕێتەوە. چیرۆکێکە کە پێویستە تاک بە تاکمان لێوەی فێربین و شانازی پێوە بکەین لەگەڵماندا بن. ساڵی 1976 لەدایک بووم. خوێندنم تا پۆلی شەشی ئامادەی خوێندووە. ژیانی هاوسەریشم پێکێناوە و 3 منداڵم هەیە. پیاوەکەم 2 ژنێکی هێنا. لە ژنێکیان ژنی دووەم 1 کچی هەبوو. ژنی سێیەمیشی 3 کوڕی هەبوو. ئیدی ئەو بەخۆی وەفاتی کرد، ژنەکانیش شویان کردوێتەوە. منداڵەکان جێ سالای خۆمن بۆ خۆم بە خێویان دەکەم. پێشی زەواج بوو قاچەکانم ئەوا لە دەستدا بڕیانەوە، بەڵام یعنی ئێستاکە لەو دوای بڕینەوە مرتاحترم لە قاچەکانم. قاچی سنائیشم هەیە، ینی دەتوانم پێی بڕۆم، بەڵام زۆر 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 ناخۆشە. ناتوانم ئیشەکانی ماڵێ بکەم ئەگەر قاچەکانی کە لەبەر بکەم. زۆر زۆر ناخۆشن، ئەزیەتم زۆر دەدەن. بۆ هەموو کاتێک بۆ ماڵێ ناتوانم لەبەر بکەم، بۆ هەندێک کاتیش لەبەری دەکەم ئازارم دەدا. سەرەتا زۆر زۆر خۆشحاڵ بووم بۆی کە لە نزیکەوە تۆم بینم تۆم ناسی. وەڵایەنی شەروە زۆر زۆر خۆشحاڵتر بووم. یەخوا بەخێر بن سەرچاوی من. جوان هەموو ڕانگە شانازی پێواکە. سپاستان دەکەم، زۆر بەخێراتتان دەکەم. سپاس دەکەم. زێتان چێشاوە. سپاس گیانە. چیمان بۆ دروستەکەی؟ وڵاهی بتەمەین دۆڵمەین دروست بکەین. دۆڵمەی ڕانیش زۆر خۆشە. حەزەکەم باسێکی چیرۆکەکەی خۆتم بۆ بکەی. لێرە چۆنی ناسراوی، هەرچەنە چیرۆکەکە و ئەوەنە بەناوبانگە کە هەموو کەس لە ڕانیە کە پرسیاری تۆی لێکەین ناو و ناونیشان و چیرۆکەکە دەزانێت، بەڵام حەزم لێ خۆت بۆمان باس بکەین. بەڵێ وڵایی هیوایەکەم شت هیوادارم کە هەموو باوەژنێک لە من باشتر بن، نەوەکو من لە من باشتر بن،
من بەجێری ئیمکانیەتی خۆم و توانای خۆم چەندم توانە هەبێ خزمەتی منداڵەکانەکەم لەسەر چاویاندا دەنێم لەبەر خاتری ئەو خوایە زۆریشم خۆش دەوێن بی ئەوانیش ناژیم دوامینیش بۆ ئەو دایکانە مەسەڵەن ڕێز لە منداڵەکانیان بگرن و پەروەردەی جوانیان بکەن نەکا بڵێن وەڵی خۆمان نییە و یعنی خراپ بن بۆیان چکەوانش گوناحن بێدەسەڵاتن یعنی هیچ شتێک نییە ینی دڵخۆش بن ئەگە بابیان نەبیان ئەگە داچیان نەبی لەبەرچی دەبێ وابن فەرقی چییە لەگەڵ ئەوەی خۆمان ینی تۆ ئەو نانە هەر حازر دەکەی تۆ ئەو ماڵە هەر هەیە ئەو ژوور و ماڵی گەورەیە ینی بۆچی دەبێ ئەوان عقوبەتیان هەبێ لەسەری هۆی چیبی هیچ تاوانێکیان نییە ینی منداڵ گوناحە و دوای ئەوەش بۆ ئەو کەسانەی کە خاوەن پێداویستی تایبەتن بەڕاستی بە تایبەتی بۆ ئەوانیش گوناحە جاری وایە باردەخەنە سەر کەسانی دیکە وەڵا ناتوانینەوە بکەین وەڵا ئەمە ناتوانین ئێ بۆ کاکە دەستت هەیە چاوت هەیە عقلت هەیە یاگە دەستت نەبی قاچت هەیە یعنی دەتوانی خۆت بژێنی دەتوانی لە ژیانە سەرکەوتوبی یعنی بی ئەوەی تۆ کەسێک پاڵپشتت بێ بەڵام ئەگەر کەسێک پاڵپشتت بێت تۆ دەبی زیاتر هەوڵدەی لەو چیرۆکەی ژیانی خۆت ئەو هەموو سەختێتی و پەڕانەوە هەموو شتە جارێ پێشەکی مناڵەکانە خسۆتە پێشی هەموو شتێکەوە و دووش باس هێشتا تۆ باسی ئەواکەی کە تۆ نەبی بە بارگرانی بۆ خەڵکی تر نابێت ببی بە بارگرانی چکە ئێستا من ڕاستە قاچم نییە خاوەن پێداویستی تایبەتم بەڵام لە هەمان کاتدا خوا عەقلی دایمێ خوا ئەو دەستانەی دایمێ فەرموو ئێستا من دادەنیشم فەرموو ئەو شتانە دەکەم خۆ بە قاز نایکەم بە قاز دەیکەم فەرمووانەی قاچیشیان هەیە وەک من دەستنە بازاڕ وەک من شت دەکردن و منیش هەر وەک ئەوان لە بازاڕ وەک ئەوان شتم کڕی وەک ئەوانیش دادەنیشم دروستی دەکەم و یعنی هیچ قاچەکە پەیوەندی بەو شتۆ هەر نییە وایە هیچ پەیوەندی بەو شتۆ نییە موزێ وەرەگری ئەوە خوای گەورە بەهرەیە کە دایتێ بە من بەردەوام دم بە خەندەی ئینشاڵڵا بەردەوام کەشبی وەڵڵا من مادەم خوای گەورە بەهرەچێ و های دایمێ هەموو کاتێک ینی سوپاسی خوای گەورە دەکەم و هەموو کاتێک شکرم بەو بەشێک کە خوای گەورە منی بەخشیوە ینی بە تایبەتی خوای گەورە کە من یەکەم خاوەن پێداویستی تایبەتم دووەم ئەو منداڵانە لەبەردەستی مندانە ینی زۆر خۆشحاڵم ئەگە ئەوان نەبوونیان بەتەنێ ژیان دەبردە سەر ئێستا لەگەڵ ئەوانم خۆشحاڵم ئەوان بەوای من و من بەوای ئەوانەوە بەڕاستی ژیانێکی خۆش دەبینە سەر هیچ کێشە و گرفتێکمان نییە بەڵێ چەندیان خۆتەیان با بڵێن هەمویان تەڕەنبەی خۆتە زای هەمویان چرای چاوی منن وڵاتی ماڵەکەی منن هەمویان یعنی بەڕاستی هیچ فەرقەک نییە لەبینی هیچیاندا هەر کامەکیان بی هەمویان هەر وەک یەکن تۆ خۆ ساڵی چەند زەواجت کرد ساڵی چەند هاوسەرەکەت 2002 زەواجم کرد 2015 پیاوەکەم وەفاتی کرد یعنی ماوەیەکی زۆر پێکەوە نەبوون ناوەڵە بەڵام و کاتە ئەو ژنی دوم سێمشی هێنا بەڵێ ئەوەیان چۆن بوو ئەو کات تۆ مناڵە هەبوو بەسێکی ئەو کاتم بۆ بەڵێ من سێ منداڵم هەبوو کە ژنەکانێکی هینا یەک منداڵم هەبوو یەکەم ژنی دووەم بۆ ژنەکانی دیکەشی بڵێن دوو منداڵم هەبوو لەگەڵ ئەوان بینت باش بوو بەڵێ کێشەم نەبووە لەگەڵ ژنەکان هیچ کێشەکم نەبووە ژنەکان ئەگەر ئەوە بوو کێشیان لەگەڵ پیاوەکەم هەبووە لەگەڵ منیان نەبووە زۆر جار لێرە و لەوێ بیستین ئەو ژنانەی کە مناڵی بۆ نە پیاوەکەیان لە ژنێکی ترە قبوڵی ناکەن وەکو ئەوە تلو کاتەی ژنا ڕزاییەکە نەبوو نەدوت من نامەوەیان چۆنی بوو بەسێ و کاتم بۆ بکەیت ناوەڵا چکەن ئەوان کە مەسەلەن جیابوون و منداڵەکانم زۆر خۆش دەویست نەم دەتوانی دەستبەرداریان ببم زۆر لەگەڵوانەی خۆم هیچ فەرقیان ناکەم هیچ مشکلەیەک نەبووە لەو کات ئەو کاتە مناڵ بوون ئەوان یان گەورە بوون تەمەنیان چەند زۆر بچووک بوون زۆر بچووک بوون هەر یەک هەفتە بووە کە دایکی جیابەتەوە کچەکە کوڕەکانیش یەکیان 7 مانگ بووە یەکیشیان 1 مانگ بە لەزگی دایکی دوای کە دایکی جیابەتەوە بۆ منیان هێناوەتەوە بەخێوم کردووە هیچ ناڕزایەکشت دەر نەبڕێت ناوەڵا زۆرم خۆش دەوێت زۆر خوا لێو نەستێنێت ژیانی خۆت دوای کۆچی دوای هاوسەرەکەت چۆن بوو سەرەتا ناخۆش نەبوو زۆر سەخت بوو بەڕاستی ینی منداڵەکان هەتا بڵێ گچکە بوون برێن هیچ والیدات و کەسابەتێکی شتێک نەبوو بەڕاستی خانومان نەبوو منداڵەکان ورد بوون بۆ خۆم بەو بارە وەزعەوەی کە تێیدا دەژیم بەڵام خوا خێری موسڵمانان بنووسی خانوویان بۆمان کرد
پاسکلیان بۆمان هینا ژیانی ڕۆژانەمان هاوکار من بەڕاستی یعنی ئەوە زۆر زۆر گەورەی بوو بۆ من بەڕاستی من زۆر سوپاسی هەر هەموو لایەکیان دەکەم بەجێری ئیمکانیەتی خۆی هەر چەندێکیان هاوکاریم کردبوون ینی زۆر مەمنونیانم ئەگە ئەوانیش نەبوونایە میش بڕوا بکە نەم دەتوانی ئەو ماڵ و منداڵە ئەوها بەڕێوە بم بێ و هیچ کەسابەت و مەحاش و والیداتێک من بۆ خۆم نەم دەتوانی یعنی هیچ ئیشێکی وا بکەم بەڵام منداڵەکانیش زۆر ورد بوون معاشمان نەبوو خانوشمان نەبوو ینی زۆر باەکە قورس بوو بەڵام ئێستا خوا خێری مسلمانان بنووسی کە هاوکارم بوون خانوەکەیان بۆ دابین کردم ژیانی ڕۆژانەم دابینەکان. باش بواتینە دەرەوە تۆزێک جێویش بگۆڕین کچەکان دەمێکە نەچمێتە دەرەوە. دەستان خۆش بێ و سپاسیەوەش دەکەم. زوو دێنە دەرەوە بۆ دێنە دەرەوە زۆر جار وەڵا دێنە دەرەوە. جاری وایە شیرنیان بۆ دێنم، جاری وایە خواردن، جاری وایە هەر چاوک لە بە ڕۆژەیان بۆ دێن بخۆیان دەگیاریەکەن و تۆزێک جێوێک دەگۆڕون دەڕۆینەوە ماڵێ. کامیانن زۆر حەزی لەسەر ماتۆڕەکەیە؟ بەخواوەیان زۆر حەزی لێیە. ئەیبی پیاسی پێکەی؟ حەزیان لێیە بەڵام زیاتر ئەوەیان. پیاسی پێکەی ڕۆژە؟ ئارە وەڵا زۆر جار پیاسی پێکەم زۆر جار. حەزەکەم باسی ڕۆژانی خۆتم بۆ بکەی لە بەیانیەوە چۆن ڕۆژێکت تێپەڕێ؟ خی ڕۆژانی من زۆر قورسە هەر نازانم چۆن بڵێم ئەوەندە قورسە وەسف ناکرێ. هەر لە بەیانی وەگەر هەستام ئیدی دەچم نان دێنم ماز دێنم مەسەلەن نان و چای بەیانیان بۆ حازر دەکەم ئارە وەڵا شەشی بەیانی خاستن زستانان هەرەگەر نوێژم کرد خەوتنەوە نییە. جایدی ئەوانە دەڕۆم بۆ مەکتەب و دوایەوە دیسان دووبارە بۆ جەمی نیۆڕۆ دەبی دووسان خواردن حازرکەمەوە بچم شتکەم و کوڕی هەبی لە بازار بیکڕم بیهنم لێ نییەم ئیدی جێیەکان هەڵبگرم و ئیشی دیکە بکەم ئەگەوان دەڕۆم بۆ مەکتەب. ئەگەر یعنی هاتیشتنەوە ئیدی دەرسەکەن و یارمەتی من دەدەنەوە دی بۆ شێوە ڕۆژەکە بەڕێ دەکەین. بە ڕۆژامێش کە زۆر مەشغوڵە؟ هەر زۆر وەڵا زۆر بیر لە چێکەیتەوە ڕۆژەکە؟ وڵی جا بیر لە منداڵانە دەکەمەوە لە دەرچوونیان لە کەم و کوڕیان لە هیماڵێ لە نەخۆشی و بێتاقەتی بۆ خۆم ئیدی ڕۆژانە ئاوا دەڕێن. کامیان زۆر هاوکارتە؟ وەڵاهی هەمویان جیاوازی ناکرێ نێوان هیچیان؟ ناوەڵا هەر هەمویان بەجێری ئەوەی خۆیان ینی بتوانم ئەویان ئیشەکە بەویان بکرێ بەوە دەیکە ئەوەی کە بکرێ بە یاریەکە دەیکەن بۆ خۆیان هەمویان یارمەتیم دەدەن. گەورەکەمە زۆر عاقڵە زۆر بەگوێکەرە ینی زۆر بەدینە ینی زۆر هەمویان ئەلحەمدولای نوێژەکەن و نوێژ بیانیشیان ناچێ بەڵام ینی هەرێکە بەجێری خۆی یارمەتی مەدە. و جیاوازی ناکە لە نێوایان ئەمایان مناڵی منە ئەمایان بچووک؟ ناشتانە نییە لە ماڵی مەدا چکە لە گچکەیەوە وام ڕاهێناوە ینی ناتوانە شتا هیچ نییە دووبارەش نییە. ناخێر خۆیان هەمووشیان چیرۆکەکەش زانن و توانی وتە واشان لێ بکەی لەگەڵەوە گەشت بینی و ڕووخۆشی خۆتانشتانە نییە لە بینیماندا بەس برین لە ماڵێمە یەک کێشە هەیە ئەگەر شتە کەم بێت مثلەن بۆ بیدەمە ئەوە ئەوی کە مەسەلەن دڵی بە خۆی دەمینێ و ماڵێگەوەیتە دیێگە شتەکە دەبی ئللا هەر چۆنێک بی دەبی دابین کرێ بۆ هەر هەمووی جا دوستانە عەلەک بکڕم دەبی هەی بیونەی بی دەبی بۆ هەمووان بکڕم ئەوە تۆزێک مشکیلەیە لە ماڵێمە یان زل بۆ یەکیان بکڕی هەمووی هەی بینەی بی دەبی بۆ هەموو بکڕیەوە ئەوە تۆزێک ناخۆش دەبێ بۆ من. قورسترین بەشی ژیانی تۆ چ شتێکە ئەوەی کەوای کردو لە هەموو شتەکانی تر ساختتر و ناخۆشتر بێ بۆ ژیانی تۆ؟ وڵاهی قورسترین ژیان ئەوەیە کە خوێندنیان هەیە بۆ خۆیان بخوێنن دەربچن ینی ئێستا من زۆربەی کات فکر لەوە دەکەمەوە کە بتوانم ئەوان پێ بگەێن و بچنە ماڵی خۆیان دەربچن و من بەجێرەی توانە و ئیمکانیەتی خۆم
هەوڵیان لەگەڵ دەدەم. وتێ حەزم کردە بچم بخوێنمەوە بەڵام لەبەرەوەی ئەوان فێری خوێندن کەم نەچوو. ئەرێ وەڵاهی بۆ خۆم کاتا شەشم خوێندووە حەزم کرد شەهادەی 6 بەدەست بێنم و بچمەوە خوێندنەکەم تەواوکەم بەڵام ئەگەر من بۆ خۆم بچمەوە خوێندن دەبیان بۆ خۆم دەربچم و هەوڵ بۆ خۆم بدەم یان دەبێت دەرز بەوان بڵێم و ئەوان دەربچن جا ناچار بۆ خۆم وازم لە خۆم هێناوە ئەوان دەربچن ئینشاءڵڵا. پلانت چییە؟ چۆن توانیتەوەیان لێ بکەی ماشەڵڵا زۆرینیان ئیتر خەریکە خوێندن تەواوەکەن و ئەچنە زانکۆ پلانت چییە؟ جا پلانم ئەوەیە کە هەمویان بگەنە ئاوات و ئامانجی خۆیان منیش هەر ئاواتی منیش هەر ئەوەیە کەوان خوێندنەکانیان تەواو بکەن و بگەنە شوێن و جێی خۆیان. دایکایەتی قورسە؟ بەڵێ زۆر قورسە بەڵام ئەگە لە خۆتی قورس نەکەی باشترە. چۆن لە خۆتی قورس نەکەی؟ یعنی تۆ لە ئەوەلەوە منداڵەکان تربیەتی ویان بدەی ڕایان بێنی یعنی چۆن پەروەردەیانەکەی چی بکەن چی نەکەن لە ماڵێ لەلایەن دینەوە لەلایەن تربیەت و شتی ماڵەوە ئیشی ماڵەوە یعنی وا ڕایان بێنی خۆشترە بۆ تۆ نەک تۆ هەڵبێ ئەو گونا حەویان ئەوەن قەینا منداڵە و ویان لێ بکەی کە گەورە بوون نەتوانی پەروەردەیانکەی لە دەست دەربچێ. ئەوەی من تێبینیم کردووە مناڵەکانت بە جۆرێک پەروەردە کردو کە نەترسن و فێری ئەوەت کردوونە کە بە بارودۆخی سەخت تا تێپەڕن. فێری هەموو شتێکم کردوونە مەسەلەن لایەن خواردنەوە تۆ ئەوڕۆ جەمێکت خۆش خواردووە مەسەلەن نیۆڕۆ ئێوارێ مەسەلەن شتێکی سووک دەخۆین یعنی مەسەلەن چاو ماستە یان حەزیان لە هێلکەیە زۆربەی کات بۆیان دروست دەکەم یانەوەتانە مەسەلەن جلوبەرگەکانیان یان مەسەلەن لە هەر شتێکەوە بێت خاستن ئێستا مەسەلەن کاتی ئایپات و موبایل و هەمووی لابن کات ئەنتەرنێت و هەر نیمانە لە ماڵێ ئەنتەرنێتمان نییە لە ماڵێ تەنها بۆ خۆم کوڕەکەم ئەگە جار ختم بۆ بکاتەوە دەنا ئەنتەرنێت نیمانە موبایلیان نییە هیچ ئایپات و هیچیان نییە. باشە هەندێک یادگاری خۆشم بۆ باس بکە بە زۆر لەسەرەوەش یادگاری خۆش چیت لەبیر ئێستا؟ هیچی هەم لەبیر نییە نازانم هیچ شتێکی وان بیر نایە. ئەگەر بڵام یادگاری ناخۆش وەڵاهی یادگاری ناخۆش زۆرن یەک لەو یادگاریانەیە کە دابڕام لە خوێندن دوامێنی مەسەلەن کە قاچم ئەوها بڕاو بۆ وەزعەیەم دا تێپەڕاند ئەوانە یعنی بەڕاستی یادگاری زۆر ناخۆش بوون وە لە دەستدانی پیاوەکەم ئەو بارە قورسێک کە هاتە سەرم ئەوە هەموو یادگاری ناخۆشن بۆ من. دوای کرد وەڵاهی لەگەر برادەری بەشەڵ هاتن لێیاندا کوشتیان بە چەقۆ ئەداخۆ وەزم زۆر حەزیش ناکە لەسەر مۆزوی قاچمیش ناوەڵاهی حەز ناکەم هەموو کاتێک ئەگەر بیرم دەکەوێتەوە زیاتر ئازار دەچێژم. من زۆر شانازی بێتەوە زانی کە لە ڕانیە لە هەر کەسێک ناوی تۆ هێنین یەکسەر بە ژنە گەشت بینە دەم بە خەندەکە ناتەوە. زۆر سوپاسی خەڵکی ڕانیە دەکەم بەڕاستی من شانازیان پێوە دەکەم بەڕاستی هەمویانم خۆش دێ و لێرەوە ڕێز و سڵای بۆ هەر هەمویان دەنێرم و بەڕاستی مەمنونی هەر هەمویانم کە ڕێزێکی زۆر تایبەتم لێ دەگرن کە دەچم بۆ بازار خاستن دوکاندارەکان مەسەلەن کە شتێکم دەوێ یعنی جاروە 3 جار 2 جار دەستنەوە ژوورە و دێنەوە دەرێ و بۆم دەگۆڕن و دەهێنن ئەتا بەدڵی من دەبێیان ئەو شتێککە من دەمەوێ یعنی هەر هەمویان بەڕاستی زۆر باشن. ئاشا لێرە و لەوێ هەواڵی جۆرا و جۆرە بیستین زڕدایکێک ئازێتی مناڵەکانیدا تەنانەت جاری وایە بینین دایکی ڕاستەقینەی و کەسە سەرێکی ئازاری مناڵەکانە بەڵام لێرە تۆ چۆن توانیوتە پەیامێک بگەێنی لەو کاری کە کردوڵی من نییە ئەوەندەم خۆش دەوێن ینی بێوان ئیدارە ناکەم جاری وایە دایک خۆیان مەسەلەن شەوە گیان دوو شەو دەیان باتە لای خۆی دەڵم خوا دەبێت پارەیان بداتێت دەبێت خواردنەکان بەدڵ بێ کە بۆی دروست کردوون دەبێت کەی بێنەوە پەیوەندیت لەگەڵ دایکی ئەوان ئەماوە بەخوای لەگەڵ یەکیان ئازیاتر ئەی باشە بۆ نمونە پێشنیارەوەی نەکردم مناڵەکەی بێرە تۆ لای خۆی یان چی ناوەڵا لەبەرەوەی شویان کردوێتەوە و چونەتە ماڵی خۆیان و ینی لەبەرەوە بۆیان ناسوڕێت کە ببێنەوە لای خۆیان. باشە ئەم کاری کە کردو دەستەکەی زیاتر قوربانیدانێکە؟ بەڵێ قوربانیدانێکە چکە من بۆ خۆم خاوەن پێداویستی تایبەتم پێویستە یەکێک هاوکاری من بکەو کە لەوانەیە ژیانی ڕۆژانم لە چەندین شت نەتوانم بیکەم بەڵام لە هەمان کاتدا خۆی گەورە ئەو بەهرەی داومێ کەم بتوانم ئەوانیش بەخێوکەم و خۆشم ینی لەسەر پێی خۆم بوەستم و خزمەتی ئەوان بکەم ئەوش خۆی گەورە و بەهرەی داوە پێم ئامۆسانیگار لێرە
ڕێز و سلااوێکی تایبەتیم بۆ هەموو کەسەکان هەیە بە تایبەتی مامۆستا نیگار کەسێکی زۆر ئازیز و بەتایبەتی هاتووە بەڕێزە بەڵێ سەر تۆ بکات زۆر سەردانی کردومە پێش ئەو بەرنامانە زۆر هاتووە بۆ لام و سەردانی کردومە ئاگای لێم بووە بەڕاستی کەسێکی زۆر ئازیزە من زۆر سپاسی تۆکەم زۆر خۆشحاڵم کە کاتی خۆت ئەمڕۆ ڕۆژێکی تاڵمان لە تۆ گرت و کاتی خۆت بێمە بەخشی سپاس دەکەم بە خێراتنیان گۆش دەکەم هیواداری خۆش بێ خەڵکی کەش ئەزیێتتان کێشا بەڕاستی زۆر ماندوو بووم لەگەڵ مندا نەکێشەوە نابەڕێزن ئێمە زۆر خۆشحاڵین بۆی کە تۆ سپاسیەوە دەکەین سەلامەت سپاس ئەو دایکە میهرەبانەی کە ژیانی خۆی کردۆتە قوربانی هەر لە سەرەتاوە ئەو دایکە سەرڕای ئەوەی کە خی گەورە بە شێوازێک لە شێوازەکان تاقی کردوتەوە بە کەم ئەندامی کەەوە شانازیە بەڵام ئەو هێشتا کۆڵی نەداوە توانی هەم لە ژیانی هاوسەری و هەم لە ژیانی دوای هاوسەری ئەو پەڕی بەردەوامی و گرنگیدان بە خێزان و پاراستنی قوارێ خێزان و پیرۆزی خێزان و گرنگیدان بە پەروەردەی منداڵ ئەوە هەموو ئامانجی ئەو دایکە بوو وەکو ئێمە کە بۆی دەخوێنینەوە چونکە وەکو دەیبینی سەرڕای باری ژیانی خۆی و تەندروستی خۆی هێشتا ئەرکی دایکاتی بە جوانترین شێوە و جیا لە خەڵکی تر جێبەجێ دەکات. وا هەستم کردێ ئەم دایکە وە زۆر زاریش خۆم لە بازار بینیومە کە بە ئەو هینە ماتۆڕێکە سیارێکی شەحنا کە ئەوە دێتە ناو بازار سیر دەکەم خەڵک هاوکاری دەکا خەڵک شتی باشی پێدەدا و خۆم کە سیر سیارەکەم ڕدەگرم بە سەیری دەکەم ینی هەڵوێستەکەی جوانە سەڕای ئەوەی هەمانە خەڵکی ئاوە لەوەیە دانیشێ ئەسڵان ڕووی نەیە بێتە کۆمەڵگە بێتە دەرەوە بەڵام ئافرم بۆ ئازایەتی ئەو ژنا کە بتوانێت سەرڕای ئەو سەختی باری خۆی و منداڵەکانی زۆریش هێشتا کۆڵ نادا ینی ئەوانە ڕەمزی قوربانی دان و ئازایەتی و پشت بەخۆ بەستن و سیقە بتمانە بەخۆ بن لەناو کۆمەڵگەیەکی جەنجاڵ و پڕ تەعلیق و پڕ چاو بەڵام ئەوان هێشتا لە خێزانەکەی خۆیان هەر جوانن ئەوەی زۆر گرنگە ئەوەی ئەو لەبەر ئەوەی یعنی ئەو لە هەموو ڕوویەکەوە ناتەعینە وەنا خزم و کە سوکاری بەو شێوازە بوونە وەنا کە سوکاری هاوسەرەکەی نا ئەو خێزانەکانی تری ینی هەمووی ئەوانیان بەزیان هێشتووە خۆی بە تەنیا مایەوە بەڵام ئەو تەنایە بوو بە ڕەمز و هێما بۆ ئەو. سەدان سەمیحەی دیکە لەم کوردستانەدا هەن کە ئێمە هێشتا نەمانتوانیوە پێی بە چیرۆکەکانیان ببین کە سەرجەمە و دایکانە ئامانجی سەرەکی ژیانیان وازێنانە لە ژیانی خۆیان و بوون بە قوربانی لە پێناو دروستبوونی ئومێدێکی گەشتبینی بۆ منداڵەکانیان لە سەردەمێکدا کە ناوی زڕدایک بە خراپ ڕۆیشتووە سەمیحە توانی وێتی ببێت بە جوانترین نمونە لە نێو کۆمەڵگادا تاوەکو بەرنامەیەکی دیکەی پەیبەر لەگەڵ چیرۆکێکی دیکەدا بەخواتان دەسپێرم.